خزمەتی هونەر و کولتور و ڕۆشنبیریە ئەمڕۆ چارەکی چاوبەشی هەر سێ ڕێکخراوی کۆمەڵی هونەری ملی کوردستان و سەنتەری ڕۆشنبیری سەرا لەگەڵ ماڵی کولتوریەکەی سۆفیکەری ئەمانەیەم بۆ نەویادانە بەسەرمانەتیە نەپەڕێت هەرچەنە من لە ئاماژەم پێکرد لەو چاوپێکەوتانەی بۆ کەناڵە بەڕێزانەی ئێستا لێدوانمە ساڵان هونەر تۆختر بوو هەتا ئێستا ئێمە بیرمێت چلەی کۆچی دوایی و پیشانی ئەستێرەی هونەری کوردی مامۆستا محەممەدی ماملێ کە لەو ڤیدیۆانەی بینین لە دواوە لە شێوەی فیستیڤالێکا لە هەوڵی ڕۆشنبیری پێشکەشکرا بە هاوکاری هاوبەشی ئێمە و تیپی مۆسیقای سلێمانی و چەندی هونەرمەندی دیار و ناسراو ساڵیاتی مامۆستای نەبر محەممەدی ماملێ بە هەمان شێوە لە هەوڵی ڕۆشنبیری گەورەتری و فیستیڤال بوو کە ڕێکمان خست ساڵ بە ساڵ سێرەکی هونەرە بەم شێوەیە کاڵە بێتەوە هیوادارم ناوەندە ڕۆشنبیریەکان لایەنە پەیوەندیدارەکان هونەرمەندان نەیەڵن بە هیچ شێوەیەک یاد و یادەوەری ئەم هونەرمەندانە بسڕێتەوە سوپاسی برای ڕۆشنبیر و شاعیر و برای خۆشەویستم کاک ڕزگارەبینەکەم بۆ تێکستە جوانانی کە خوێنێتەوە دیارە هەموو کات کە باسی ماملێ بکەین قەتار و تار و لەو دەمەیدا جوهەڵ دەخەن بۆ تارێ بۆ ئاماژە بێکرد لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ دیارە هێمن لە غوربەتا لێرە کە نەفیکراوە هەموو کاتێک خەیاڵی لای قەتارەکە و لای تارەکە بووە کە ماملی نەمر قەتاری خوێندۆ بە تارێکەوە ئەمڕۆ لە خزمەتانەین ئێمە یادەکانمان هەم ساڵێک بەم شێوازەکەینەوە ئەو هونەرمەندانی کە بوون بە قوتابخانە وەکو حەسەن زیرەکی نەمر و ماملێ و عەلی مەردان و نەمرەکان ئەگەر ناوێکێکم بێ بچێ داوای لێبوردنەکەم سەیادە زۆری کوردستانی وەکو قوتابخانەیە لێ تۆ چەندین شوێنکەوتوو هەیە ڕێبازی دەنگی ئەو نەمرانەیان کردووە ئێمە ئەمڕۆ چەند هونەرمەندێک لێرە بەشدارن چەند شاعیرێکی بەڕێز و خۆشەویست لێرە هاوکارن لەگەڵمانە چەند مۆسیقیەک بەخۆ بەخش کاکە ڕێبوار بە باڵەبان کاک مەریوان عەبدوڵڵا و هەمیشەیی بەخۆ بەخش کاکە بەختیار ڕامێری سەڕ و ئەو سابەی کە هەمووی لێرە سەرجەم چالاشانی ئێمە بەبێ بەرامبەر بەبێ بلیت بەبێ هیچ شێوەیەک پێشکەشەکرێت تەنها و تەنها مەبەستمان مانەوەی گەشەپێدانی هونەر و کولتور و ڕەوشی هونەر و کولتورێ لە شارەکەمانە کە ئێستا بۆوە بە شاری ئەدەبیش پایتەختی ڕۆشنبیری بەڵام هیوادارین ئەم چالاکیانەمان هەر ئاو بەردەوام ببێت و بۆ بتوانین خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین پێم خۆش نییە کات بگرم جابەجارە لەگەڵ تێکستێکی جوانە هەتاکو کاکە ڕزگاری خۆشەویست یەکێک لە شاعرە جوانەکانمان بۆ خوێنێتەوە من داوای لە یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکانەکەم بفەرمێ بۆ ئێرە ئەویش سەرەتا پێم خۆشە کاک ساڵحی چایەکی دەبێت ئێرە بە مەقام و بەستەیەک بەشدار بێت لەبەرەوەی یەک مەقام یەک بەستێک هەیە و دوا بەدوایەوە چەندین بەرهەممان هەیە لەلایەن هونەرمەندانەوە پێشکەش دەکرێت کاک ساڵح با فەرموو بۆ ئێرە و کاکە ڕزگاری خۆشەویست بە دەمە زڵامەتی شعرێکمان بۆ گادە سوتیم گادە گریم غەرقیاوە ورم ئاخ لە بەدبەختی ئەس بۆچ نامرم هەرکە دەیبینم دڵی دوور شەمە من پەروانەتم تا سەراپا نەبمە کۆی زوو خاڵ خەدارام ناگرم هەر ڕەگەم نارێ کەناڵی لێرە سەوزێڕووی تۆ عەندەلیبم مۆطریبم خۆشخوان گوڵڕام شگەرم زوڵ باڵاوە بکە و کەد و خاڵ چاوی کاڵ لەو تەریزمی ئەفوان زۆر دوستی لە ڕۆح دەربەرم
کەنینت جەذبی کردم بۆ سەر و زوڵفی سیاه تووتوی شیرین کەلام ها بەندی داوی شەکەرم گا پەرێشانی ڕۆژوو گا دڵشکستی قامەتم هەر لە زوڵفی تۆ دەچم سەرگەشتە و سەودا سەرم گەر بەناز هەردەم کوژی با تێر ببینم چاوەکات یم گەڕە جارێ بە کوچەی بیرۆشان دابرم دوور لە تۆ زۆر بێقەرارم بۆم نا بە لوتفی چاوەکات زەحمەتتدا بەرقەبیبانات ئەمڕۆ چاکرم وەک وەفایی دڵ بدەتین دانێ بۆ ساحێ بڵێ لا بزانی بۆچی من عاش بە حوسنی مەسخەرم
أبو معاوية يدرك ويعلم ويعصي أسمن ضلي صدي ومريك اسمع يا يا بيوسر زار زار ومد بين أنا بس
سادة ظلم جدري سفتا تارشينك أولومتا دستان بالرحمن حتى لو دنياي داشي ناني ميل ياري قادم ياخد امرم ياخد وداشي ياخد امرم ياخد وداشي سوسپاس بۆ هونەرمەندی میلیتان خۆش کاکە ساڵحی چاویچی بێگومانێمە خامی گۆرانەکان پێشکەش بکەینەوە هەموو کادەڵەم وانەی کارەچی هونەرمەندە نەبرەکان ئەگرن شەرت نییە 100% ئەگەدەنیشان لەوان دەچێت بەڵام گرنگە ئێمە بەرهەمەکانیان پێشکەش بکەینەوە ئەوەی کە جیاوازن لە هونەرمەندە لە ژیانی هونەرە گۆرانیە هونەرمەندەکان دوای کۆچی دوایشیان دوای کە لە ژیانیان نامێنن یادەکانیشان و ساڵیادەکانیشان مای خۆشبەختی مایەی خۆشگوزەرانی بۆ خەڵکانی دیسانەوە شادی و خۆشی ئەبەخشن لە یادەکانیشان بە پێچەوەی تر کە هەبێ بەشمن خۆشیان بکەن سپاس بۆ کاک ساڵح چاپڵێ بە کاک ساڵحی خۆشەویست Ricordi la cambiata. C'è, lo via la carina. Aunque veramente è tutto. نیوەشەوە دنیا خامۆش دێتە گوێمە ئەنگێکی خۆش ئاهەنگێکی دڵنەواز دەتارە جۆڵۆنی ئەحساسە هەزار خۆزگەم بە خۆت سوانە کە بۆ مانگەشتەوە جوانە دانیشتی لە ڕژێ پەنجەرە چەگەڵ تەبیعەت هاوگەنی شادی بە کەیفی لێرەکەنی ئاخاش بەنۆکە ناکەن وەک من لە داخانە وەرەشوانە هەموو شەوێت نیوەش نەوێت تاکی خەوێت لەو کێونوان لەم زەنوێرە تێتوڵێنە لەو ملوێرە لەسەر درۆخی ئەو کێوە پەنجە لە بلوێر ببزێوە با کێوەکە دەنگداتەوە شاعیر خەڵکاتەوە بورنەوەی کە لە داداشۆکەیە هەر حەزب گروپ بیرهێنانەوە بە درێژایی هەموو ساڵایان ڕابردوو ئەم گروپی کە ناوی کۆمەڵی هونەری میلی کوردستانە هەموو ساڵی یادمان کردێتەوە هەر ساڵە لە شوێنێک بەسەرەتی هەر هەمووتانەکەم بەڕێوەبەری پێشووتری بەڕێوەبەری گشتی ڕۆژبیری هونەرکار حەمەفەتا کە زۆر ئەوکارنەوە بکاتە خۆی لە یادانەیە خۆی زۆر جار سەرپەرشتی یادەکانی کردووە لەناو یادەکانمان ئامادە بووە جێ خۆیەتی ئەمڕۆ سوپاسێکی بێپایانی
لیژنەکانی قایمقامەتی سینەمایی بکەم بەڕاستی ئێمە سەرجەم کاروچالەکانە لە گازینۆی زەردەشت پێشکەشکە ئاوخانێکی پشۆلەیە ئەوان بەڕاستی گەڕان نەبوونایە چەند جار ئێمە تووشی ئاستانیە بگرێت هەم بۆی کە نایەڕێت دوای لەو شوێنانە بۆنەکان پێشکەش کرێ بە درێژایی 7 ساڵی ڕابردووی ئێمە لەو شوێنە پیاوێکی بەڕۆژ خۆشەویستیانەیە تەلەفۆنی بۆ کردم چەند ساڵە لە ئوسترالیا زیاتر نازانم لە 30 ساڵە ڕەنگە ئێستا خۆی لێرەدان شووە وتی تەنها ئەو ڤیدیۆانەی ئەو ڤیدیۆ کە لە زەردەشت ئایا هیچ چارەسێکتان نیم هەفتەی وتم وەڵایی شان ساڵ ئەمڕۆ تەلەفۆنێک کرد یادی ماملێمان هێنا فەرموودەرە لەبەرەوە ئێمە خزمەتی نەتەوەکەمانەکەین ئەم کلتورە کە ئەوان ژاوکارمانە بن زۆر سوپاسیان دەکەم تەنیا لەو هونەرە بەڕاستی بوەستێت هونەرمەندێکی شاری قازی شاری چوارچرا شاری ماملی نەمر هونەرمەندێکی دێرین دەنگخۆش شوێنکەوتوو هاوکات ئەتوانم بڵێم یەکێک لە هەوادارانی سەرسەرتی دەنگی مامۆستا ماملەیە کاگەنووسی بڕاقی لێرەیە هیوادارم فەرمە بۆێرە ئەگەر یارمەتیمان بەهار چەناوەتی ڕەنگە من باری تەندروستی تەواو بێ من لێ ناگەڕین ئەگەر بە مەقامێ بێ ئەگەر بە بەستەیەک بێگەر بەخ حتى بوتي بيجان جو تشابلي وكا كيمسي خوشي زوربي بودا مداني برولينا بشتاري نيادا كان صلاني في شوشا هاوكار مابون جاگير رزو جيشا نازل بي والله لا بكاك ومات شوي خلي بيجي طبعا See